خۆشەویستانی کورسادنی و سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکی تری ڕاهەنتان پێشکەشەکەین. سات بە سات مەترسیەکانی کۆرۆنا زیادەکە بە تایبەتی لەسەر کۆمەڵێک نەخۆشی جۆرا و زۆر ڕێکارەکانیش لە نێوان بەهۆی ئەوەی کە هاوڵاتیان لەگەڵ حکوومەتدا متمانەیان نەماوە بەهۆی ئەو قەیرانەداراییەوە و قەیرانەی کە بێ متمانەی دروست کردو تا ڕادەیەکی زۆر کاریگەری و مەترسی گەورەتری لەسەر دروست بڵاوبوونەوە تەشەنەکردنی کۆرۆنا دروست کردووە. ئەگەر کۆرۆنا تەناوەکو ڤایرۆسێک و نەخۆشیێکی جیهانی کە ئێستا هەیە و جیهان پێوەی ئەناڵێنێت لە هەرێمی کوردستان بارگاویکردنی بە سیاسەت و بارگاویکردنی بەبێ متمانەیش هێندەی تر دۆخەکەی قورس کردووە. هەند ئێستا ڕۆژانە بەبەر چاوی ئێمەوە ئازیزانمان گویا لە دەستەدەن، بەڵام هێشتا هەندێک خەڵک ئەڵێ ئەمە پروپاگەندەی حکوومەتە و نەخێر کۆرۆنا نیە، بەڵام ئێمە لە پزیشکەکانە پرسین لە شارەزایەکانە پرسین چۆن بتواندرێت کە متمانە دروست بکرێت و مەترسیەکان باز بکرێت و ئەو مەترسیانەی کە بفعلی لەسەر نەخۆشیە جۆرە و جۆرەکان هەیە کامانن و چۆن بتوانین ئێمە لەگەڵ هێڵی بژێوی ژیاندا هێڵی تەندروستیشمان پتە بکەین، واتە هەردوو جەبهەکە هەردوو سەنگەرەکە بەهێز بکەین، هەم سەنگەری ئەوەی کە وڵاتێک بتوانێت ڕۆژانە شتێک بۆ ماڵ و مناڵی پیا بکات، بەڵام ڕەچاوی ئەوە بکات کە خۆی بپارێزێت و نەکەوێتە سەر قەرەوێڵەی خەستەخانەکان و دوازاریش جێگە نەمێنێت و دوازاریش وەکو ئەو تراژیدیانی کە ئێستا لای پزیشکەکان هەیە. ڕەهەن گفتوگۆ لەسەر ئەمانەکە بە میوانداری یاریەک لە بەڕێزە بەڕێز دکتۆر دانا عومەر پسپۆڕی نەخۆشەکانی خوێن لا نەخۆشخانەی هوا بەخێر بێت. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هێرش حەیدەر سەرپەرشتیانی نەخۆشەکانی کۆرۆنا لە شاری سلێمانی. دکتۆر هێرش بەخێر بێت. سپاس بۆ تۆش. هەروە لەو لێرەوە دکتۆر ڕێبی زیخانی شارەزا لە حکومڕانی تەندروستیمان لەگەڵە بێ. بەڕێزتان بەخێر بێن دکتۆر ڕێبین. سەرتا دکتۆر دانا من لە بەڕێستەوە دەست پێ یەکەم کە ئێمە تا ئێستاش دوو بەرەین بەرێک لە وڵاتیان ئەڵێ نەخێر ئەمە پروپاگەندەی حکوومەتە، شتێک نیە بە ناوی کۆرۆناوە هەڵامەتێکە ئیتر ئەوەی کە ڕۆژانە گوێ بیستێ بین و ئەو نەخۆشیە مەترسی لەسەر چێ دروستەکە و ئەوەی بەفعلی ئێوە بینیوتانە لە نەخۆشخانەی هیوا کە ڕۆژانە بەرێکەوتنتان لەگەڵ نەخۆشانی شەرپەنجە هەیە، مەترسیە گەورەکە کامەیە، ئەوەی ئێوە لێ ئەترسان و ئەوەی ئێوە بینیتان کامەیە؟ بەڵێ سپاس بۆ بەنای خۆی گەورە، سپاس بۆ جەنابتان. بەداخەوە ئێمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی بەهۆی ئەو پێشەکەی کە جەنابەت باسە کرد دروستبوونی بێ متمانەی لە نێوان حکوومەت و هاوڵاتیە هەتا ئێستا زۆرێک من بۆ خۆم چەندەها کەس بەداخەوە کارمەندیشمانەیە، کارمەندی تەندروستی هەیە، بڕابکە پزیشکیش هەیە، زۆر بەداخەوە لە ئاسی زۆر بەرزان مستەوای سەقافەتی زۆر باش بەحساب بڕای بەوەیە کاڵە کۆرۆنا فشەیە یا کۆرۆنا درۆیەکی گەورەی حکوومەتە یا کۆرۆنا ئیتر چی ناوەنی. المهم باوەڕی بە وجودی کۆرۆنا نییە. من یەک پرسیار لە جەنابتەکەن زۆر خەڵک هەیەڵێم ڤایرۆسە دروستکراوە بۆ نمونە دروستکراوی ئەمریکایە، دروستکراوی سینە. ئەی باشە خێرە ئێران خۆ دوژمنی سەرسەختی ئەمریکایە، ئەو هەموو ژمارە زۆرەی تا ئەعلان کراوە و با بڵێین کۆرۆنا وجودی هەیە و بە هەزاران کەس ژیانیان لەدەستداوە. بڕاتان بێ من بە حیاتی قسەی خێرم لەسەر حکوومەت نەکرد و ناشیکە، هەر زۆر بە وازحی با قسە بکەم، قەت بە عومر ناشیکە، بەڵام بڕوان پێ بکە من لە فەیسبووکەکەی خۆمە پۆستێکم نووسی تەنها یەک پۆست، چکە بەداخەوە زۆر جاریش کە قسە زۆر بکەی لە وڵاتی ئەمە بەداخەوە جیلێک دروست بە کۆمەڵێک جوێنی زۆر ناشرینەیە. بڕوان پێەکەی بۆ ئەم بەرنمەیە من یەک دوو هاوڕێترم پەیوەندیم پێوە کردن وەکو پزیشک کە بێن لەگەڵم دانیشن بەسپاسەوە لەگەڵ کاک دکتۆر هێرشە کەسیان ئامادەیەوە نەبوون لە ترسی جوێنی خەڵک. من دوێنێ پێرێ ببوورە نەخۆشی خۆم بوو لەسەر ئەو شەی کە ئەڵەم شایەتم لە بەردەمی خوایە کە ئێڵێم نەخۆشێکی خۆم بوو، شێرپەنجەی گرێلیمفایەکانی هەبوو، پیاوێکی زۆر بەڕێز کارمەندی تەندروستی بوو، بەداخۆ لە نەخۆشخانەی هیوا وەفاتی کرد. زۆر بەداخەوە ئیشەڵڵا خوا لە گوناحەکانی خۆش بێت. زۆر بڕوان پێ بکە کاکزانە هەتا ئێستش من هەربیری لێکەمەوە، یعنی ئەبێ خەڵک لەو نەخۆشی تۆ بە پێشتر شێرپەنجەیە بووە؟ باڵێ چارەسەری کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا زۆر بەداخەوە، یعنی دوو کۆرس چارەسەری کیمیاییمان نایە، گرێکی زۆر گەورەی هەبوو لە ملیا، گرێکەی نەمابوو زۆر دڵخۆش بوو، یعنی کەس و کارەکەشی زۆر دڵخۆش بوون، خۆی زۆر دڵخۆش بوو پێی، بەس بەداخەوە پێرێ وەفاتی کرد لە نەخۆشخانەی هیوا، تێستەکەی پۆزەتیڤ بوو. یعنی بڕوان پێ بکە کە چوومە ژوورۆ بەیانی بۆ سەردانی چاکچۆنیم لەگەڵ کرد، ینی ئاگای لە دنیا نەبوو، قسەی نەئەکرد، بەس چاویە کرد و سەری منیە کرد، هیچ شتێک
ینی زۆر بەداخەوە پێرەوە فاتی کردی ینی تا ئێستا من خۆم بیر لەواکەمەوە تکایە هاوڵاتیان ئێمە هەموو کەس و کاریەکەن کوردستان زۆر نییە 5 میلیۆن کەسین هەمومان خزم و کەس و کاری یەکترین با واز لەم فکرەیە بێنین میلەتانی تر لە کاتی ئەزمەیە باوەشەکەن بەیەکە ئێمە شەڕەدەنوکەکەین زۆر بەداخەوە دکتۆر ئەگەر ئەم نەخۆش ئەم نمونەی کە باسی کرد ئەڵێن کاکەمە شێرپەنجەیە بۆ تەواو بە شێرپەنجە مردو و کۆرۆناکەشی ینی پشکنینەکەشی پۆزیتیڤ بووە لەم حاڵەتەیە ئەم نەخۆشە ئەگەر کۆرۆنای نەبووایە بە شێرپەنجەکە ئێوە بەردەوام کە و کۆرسانیان پێدەن مەسەلەن لە مادە شیمیاییەکانە ئەوانی کە ئەو چارەسەرانیەوە بەکارێنن لە هیوایە لە نەخۆشخانەی هیوایە ئەم نەخۆشە چەندە مردوو ژیان بەدەست خوای گەورەیە ئیدامی ژیانی ئەداگەر کۆرۆنا بهێشتایە من کابراایکی متەدەینم ئیمانم بڕای قەدەری ئیلاهی هەیە من باسی لایەنە عیلمیەکە یەکەم لە ڕووی عیلمیەوە من پێم وتی ئەم نەخۆشە گرێکانی لە لەشیان نەمابوو ینی با بڵین ئیسیجابەی بۆ عیلاجەکان زۆر باش بوو لە ڕووی عیلمیەوە ئەم نەخۆشە ئەبوایە باش بوایەتەوە بەڵام باسی قەدەری ئیلاهی ناکەم ئیمامان بڕا بە قەزا و قەدەر هەیە بەڵام ئەم نەخۆشە بە کۆرۆنا گیانی لەدەستدا بەداخەوە بە کۆرۆنا گیانی لەدەست لەبەر چاوی خۆت لەبەر چاوی خۆ بەیانی کە چوون ببینمەوانێ تقریبا سعات چواری بەیانی بوو 5 بەیانی بوو وفاتی کرد بوو کە بەیانی چمەوە نیە دکتۆر بەیانیان نەخۆشەکانە بینێ لە قاوش وتم فڵان کەس کە تیان سعات وابزانم 5 دقیقە بەیانی بۆ وفاتی کرد ینی وەکو سەدمەیەکی زۆر گەورەوە بوو چکە زۆرم خۆشەویستە و زەلاوە پیاوێکی بەڕێز کارمەندێکی تەندروستی بوو زۆر بەداخەوە ئەم واقعەکە لە 3 ڕۆژە ڕابردووە دکتۆر هێرش بەڕێز سەرپەرشتیاری نەخۆشەکانی کۆرۆنای لە سلێمانی وێنەیەکی ڕاستەقینەی نەخۆشەکانی کۆرۆنای ئێستا چیە لای تو؟ من هەر کەمێک لەمون پێش لە نەخۆشخانەکانەوە گەڕامەتەوە ینی وێنەیەکی ڕاستەخۆی ئێستادان پێ بڵێم کە ئەشتا ناوخۆ نەخۆشخانەکان و بەڕاستی گریانەتە بەڕاستی ئەو بارەی کە ئێستا نەخۆشخانەکانی تیا گریانیە بۆ حاڵی نەخۆشەکان چونکە لە ئێستا لە قۆناغی یەکەما کە ئێمە زۆر پێشتر پارێزبندێکی زۆر جوان کرا ئەدبینی نەخۆشەکان ڕۆژ بە ڕۆژ باشترە بوونەوە نیشانەیەکی زۆر سووکیان پێوە دەرەکەوت و بە دڵخۆشیەوە گەڕانەوە لە ئێستا کە ئێستا نەخۆشخانەکان جاران پێشتر یەک نەخۆشخانەمان هەبوو هەموو سەرجەم نەخۆشەکانی تیا کۆکرابەوە لە ئێستا ئەو بە 3 نەخۆشخانەوە ئەنج فرای نەخۆشەکان ناکەوین ڕۆژ بە ڕۆژ حاڵیان خراپترە بێ زۆر بە ڕۆژ بە ڕۆژ ئەو نەخۆشانە نیشانی قورستر پیانە دەرەکەوێت یان کۆمەڵێک هەن کە پێشتر خۆی نەخۆشی تریژ هەیە لەگەڵ کۆرۆنا ژوای لێکە هۆکارەکە خراپتر بێت ئیسیجابیان بۆ دەرمانەکان نەبێ ئەمە حاڵی نەخۆشەکانی ئێمە لەم کاتەیە چونکە ڕۆژ بە ڕۆژ بەڕاستی لە چاو چەند مانگی پێشووترا نیشانی قورستر دەرەکەوێت و نەخۆشەکان بە خراپتر ئەگەنە لای ئێمە بەتایبەتی هەنێ نەخۆشیە کاتێکش ئەگاتە لای ئێمە و کاتێک کە سەردای سنتەرەکانی ئێمە ئەکا کار لە کارترازا و جوابدانەوە بۆ هیچ چارەسەرێک نابێت ئەمە حاڵەیە کە ئێمە پێشتر لە هەموو میدیاکانەوە سەرجەم پزیشکەکان سەرجەم ئەوانەی کاری تەندروستیەکەن پێشتر هاوارمان بۆ کرد تکایە پابند بن تکایە مەسەلەکە مەسەلەی گاڵتە نییە مەسەلەکە ئەوە نییە بڵێ سیاسەتە چونکە بڵێت و نەڵی کاری پزیشکی ئەوێ بەدەربێت لە هەموو سیاست و لە هەموو لایەنێک بە سەرجەم ڕوانەکانەوە هەمووی یەک دەنگ بێ بەیەکەوە بە یەک تیم ئیش بکرێت سەرەتا ئەو کاتە ئێمە قۆناغی باشمان تێپەڕان بەڵام لە ئێستا ڕۆژ بە ڕۆژە بینین وەکو خۆشتان ئاگادارن ژمارەکان ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێ ئەو ژمارانە هەراوە گاڵتەنێن چونکە زۆربەی زۆریان بە نیشانی قورسەوە ئێستا نەخۆشخانەکانان زۆربەی زۆریان لەسەر چارەسەری قورسن جگەلەوە کە خۆشیان نەخۆشی تریانەیە کۆرۆناکە خراپتری ئەکات و وای لێ ئەکات جوابدانەوەی بۆ چارەسەرەکان نەبێ ئەمە وێنەیەکی تراژیدیە کە ڕۆژانە ئێمە بەردەوام ئەیبینین هیواخوازین بە زووترین کات خەڵک بگەڕێتەوە وەعیەکەی پێشتری بگەڕێتەوە سەر ئەو ڕۆشنبیریە پێشوو ئەو ڕۆشنبیرە چاکی کە پێشتر هەیە بوو ئەو ڕۆڵەی کە جاران خەڵک ئەیجارا لە چارەسەر و لە خۆپارێزی لە کۆرۆنا بگەڕێتەوە بۆی حالی نەخۆشەکانوان نەبینین بۆی توانای ئێمەش وەکو هەموو نەخۆشخانەکان وەکو هەموو سیستەمەکانی جیان سنووردارە نامانوێ بگاتە حاڵەتێک کە ئێمەش توانای وەرگرتنی نەخۆشمان نەمێنێ لە خستەخانەکان یان چاوەڕێی ڕۆشنی نەخۆشی بکەین بۆی نەخۆشی کە وەربگرین ئێستا مەسەلە چەند نەخۆشخانە لە کام نەخۆشخانە لە نەخۆشی کۆرۆنا هەیە ئێستا لە نەخۆشخانەی شەهید تایر سەرچنار نەخۆش لێ داخلەکرێت نەخۆشخانەی شەهید دکتۆر هێمن نەخۆشخانەی جمهوری لەگەڵ نەخۆشخانەی شەهید ئاسوە لەم سێ نەخۆشخانە ئاساش و لەگەڵ ئاساش بەڵێ بەم 4 نەخۆشخانە لەگەڵ ئاساشە بەم 4 نەخۆشخانە سەرجەمیان ئەگەر بڵێم نزیکە پەڕبوون ئەبن لە نەخۆش
نزیکە پڕبوونە جگە لەوەی ئەو نەخۆشانی کە نیشانەی سووک یان نیشانەیان نییە لە ئێستا داخل ناکرێن بەڵکو لە شوێنە گەشتیارەکان لە گوندە گەشتیارەکان لە هۆتێلەکان واتە جگە ئەم چوار نەخۆشە ئەم چوار نەخۆشخانە تەنها بۆ ئەوانەی کە نیشانەی مامناوەند بەرەو قورسیانەیە ئەوانی کە نیشانەیان نییە و گوجاران تەواوی ئەوانەی لەو سێ نەخۆشخانەی سنووری دەسەڵاتی ئێوەن جگە لە ئاسا هەمووی نیشانەی هەیە ئەوەی ئاساش ئەوی سەوە ئاگدار بین هەمووی سەرجەمیان نیشانیانەیە بگرێت زۆربەیشیان نیشانەی قورسیانەیە چونکە ئێستا ئەوەی کە نیشانەی مامناوەند نیشانەی سووکە یان بێ نیشانەیە تەنها هەڵگرە لە گوندە گەشتیارەکان لە هۆتێلەکان دانرێ ئەمەش ئەگەیەنێک کە بە چوار نەخۆشخانەوە ئێمە وان نزیکە بینەوە لە پڕبوونی تەواوەتی کە ئەمەش زەنگێکی مەترسیدارە چنێکە ئێمە هاواری لێک هاواری لێکەن دکتۆر ئەو بێ متمانەیە بۆ دروست بە مەسەلەن خەڵەکە بۆ هاتووە توش بوو بێت لای ئێوە پۆزیتیڤ بێیان نیشانەی هەبوو بێ وتبێتی بخۆم باوەڕم نەکردو لای هیمالیا توش بووم یان ینی لێکۆڵینیشی کۆمەڵاسیستان بۆ کردوم خەڵکانە لەکوێوە توش بوون لەکوێوە بەرکەوتە بوون کە پرسیاریان نییەکە لە نەخۆشەکانە لە خۆناغ یەکەمان زۆربەی کات ئەوانە بوون کە لە دەرەوە گەڕانەوە ئەوە ڕوون بوو بەڵێ بەڵام لەم ئێشش کە تاواکاری قۆناغی یەکەمە لە ئێستاشە زۆربەی نەخۆشەکان نازانین سەرچاوەکەیان چییە چونکە کە هێت بە نیشانەی قورسەوەیەت کە لێ ئەکۆینەوە نە سەفەری کردووە نە پێشاتی سەفەری هەیە نە بەرکەوتنیشی وازەحی هەیە جگە لەوە شتەدانی شوێنی کردووە بەڵام ئەم شوێنانە ئەنی ئەوەیە کە خەڵک پابندی ڕێنمایەکان نەبووە کەسی زۆر بەڕێز زۆر کەسێکی مسەقف بۆ هی ئێستا توش بۆ و نیشانەیشی پێوە دیارکەوتووە کە ئەمەش باجی خۆی نییە یا خۆی زۆر پابند بووە بەڵام باجی کەسانێکی بەرامبەری دیکە پابند نەبووە ینی ئەمەش تاوانی کەسانێکە کە خۆیان هیچ باوەڕێکیان بە نەخۆشیەکە نییە لە ئێستاە بوونەتە سەرچاوە بۆ کەسانیش کە پابند بوون پێوە ئەمەش کە زەنگێکی مەترسیدارە کە تۆ نەزانین سەرچاوی نەخۆشەکە لە شوێوە هاتووە لە شوێوە توش بوون ئەمە ئەو دۆخەیە کە ئێمە لە ئێترزین زۆر باشە قسەی زیاتر لەسەرەکەین بەڕێز دکتۆر ڕێبین لەو کاتەیە کە وەکو باسەکرێەوە هاوڵاتیان ئێستا وەکو لە پێشەکە باسم کردو بەڕێز دکتۆر دانا و دکتۆر هێرشیش باسییان کرد متمانە لاوازیان متمانە نیە لە نێوان وڵاتی حکوومەتە کە مشوای کردو کە ڤایرۆسی کۆرۆنا زیاتر تەشەنە بکە و کەمتر پابند بوون هەبێ حکوومەت چی بکە و هاوڵاتی چی بکە لەم دۆخەیە بۆی بتواندرێت کەمترین هاوڵاتی توش ببێ و ئەوانەشی کە ئێستا گیانە دەستدەم بەداخەوە کەم حاڵەتانەمان یان هەر نەمێنیان وا بکرێت کە کەم بکرێتەوە زۆر سپاس کاکزانە سڵاو لە میوانەکانت سڵاو لە بینەران سەبارەت بە نەمانی متمانەی هاوڵاتیان بە بوونی ڤایرۆسی کۆرۆنا من ناڵێم بەداخەوە کە هاوڵاتیان متمانەیان نەماوە ئەبێ ئەمە پێشبینی بکرێ ئەگەر بێ لە وجهە نەزەری حکومڕانی سەیری بکەین ئەمە دیاریدەیەکی پێشبینی کراوە کە ڤایرۆسێک بە چاو نەبیندرێت کە بەم شێوە ترسناکەی کە سەرەتا هات خەڵکەکە ترسی هەبوو ئێستا هەم ڕاهاتووە لەگەڵ ترسەکە هەم تێر بووە لە هەواڵەکانی کۆرۆنا و هەمیش ڤایرۆسەکە بە چاو نابینێت کاریگەریەکانی ڕاستە و خۆی لە بەرچاونیە ئەمە دیاریدەیەکی سۆشیۆلۆجیە نەکەر لە نێو نەتەوەی کورد و لە کوردستان بەڵکو بگرێت لە هەموو جیهان بۆیە ئەگەر بێ و حکومڕانێکی باشت هەبێ لە سیستەمی تەندروستی ئەگەر سیستەمێکی تەندروستی کاریگەرت هەبێت ئەبێ لە سەرتاوە پێشبینی ئەوە بکەی کە متمانەی هاوڵاتی کە باوەڕی هاوڵاتی بەم شێوە بە شێوەیەکی کاریگەر بەردەوام نابێت ڕۆژێک دێ کە متمانەی هاوڵاتی بەم شێوە کە لە سەرەتا هەبوو ئەگۆڕێ بۆیە ئەگەر پێشبینی ئەو حالەتانە بکەی ئەگەر ئەبێ ڕێگە چارەسەری ترت هەبێ لە وڵاتانیش ئەم شتەڕوادا لە وڵاتانیش خەڵکەکە باوەڕی کەم بۆتەوە و ترسیشی کەم بۆتەوە بەشێک لەوەیە کە ترسی کەم بۆتەوە لە کۆڕۆنا چونکە ئازانی کۆڕۆنا بەو تعریفەی کە ئەو بۆ ترسی دانابوو ئەو ترسناچی بۆ کۆڕۆنای دانابوو ڕەنگە ئێستا تعریفەکەی لای ئەو گۆڕابێ کە ئەزانی ئێستا چەند لە جیهانە کوژێ پێشتر پێشبینی چەندیان کردبوو بەڕای من ئەمە دیاریدەیەکی ئاساییە ئەبێ مەبەسمەوە نییە پابند نەبوون و باوەڕ نەبوون شتێکی ئاسایی بێ بەڵام پێشبینی کردن کە بەشێک لە هاوڵاتیانت باوەڕیان بە کۆڕۆنا نامێنێ ئەمەش ئەبێ پێشبینی ئەمە بکەی و ئەبێ ڕێگە چارەسەری تری بۆ بدۆزیەوە ئەبێ پلانی بی و سی و دیت هەبێت چۆن تۆ هاوڵاتیەکانی خۆت هاوکارەکەی لەگەڵ ڕێنمایەکانی خۆت ئێمە لە چارەسەرکردنی و بەرەنگاربوونەوەی حالەتە لە ناکاوەکان بەهۆی پەتا درمیەکان خاڵێکی زۆر گرنگ هەیە ئەگەر گرنگترین خاڵی نەبێت یەکێکە لە خاڵە هەرە سەرەکیەکان کە پێوتری کۆمیونیتی ئینگەیجمنت واتە چۆن مجتەمع هاوکارە بێت لەگەڵ دام و دەستگا فەرمیە تەندروستیەکان بۆی ڕێگری لە پەتا
کۆمەڵگاییەکان پەتادرمیەکان بگرن چونکە ئەمە نەخۆشی تاکە کەس نییە ئەمە نەخۆشی کۆمەڵگایە ترسناکی لەسەر تاکە کەس بەم شێوە نییە بەڵام ترسناکی لەسەر کۆمەڵگا زۆرە ئێستاش بەڕاستی ئەرکی دام و دەستگا فەرمیە تەندروستیەکان لە وەزارەتی تەندروستی لە فەرمانگە گشتەکانی تەندروستی لە هەموو شارەکان ئەرکیان قورسە بۆی بتوانن متمانەی هاوڵاتی بەشی هەرە زۆری هاوڵاتی بگەڕێنەوە بە شێوەیەک لە شێوەکان ئەمە ئاسان نییە ئەمە یەک خاڵ نییە و شێوەیەکی سەحری نییە بڵێ بەم شێوە ئەگەڕێتەوە ئەبێ دیڕاست بکرێ ئەبێ لە هەموو شارەکان لێژنەی بەرەنگاربوونەوەی کۆڕۆنا دیڕاستەیەکی زۆر ورد و تێر و تەسەل بکەن بۆی بزانن خەڵکی ئەم شارە چۆن متمانەی ئەگەڕێتەوە بە بوونی کۆڕۆنا چۆن وایلەیەکی پابند بێت بۆ خۆ پاراستنی خۆی بۆ خۆ پاراستنی خانەوادەکە و کۆمەلگایەکەی تۆ چۆن مامەڵەی لەگەڵەکەی بۆیە پێم وایە لێرەدا ئەرکی وەزارەتی تەندروستی و فەرمانگە تەندروستیەکانە کە ئەو متمانەی هاوڵاتیان بگەڕێنەوە لە کوردستانیش ڕەنگە کۆمەڵێک قەیرانی تر هەبێت کە وای کرد بێت ئەم بەڕوانەبوونە قوڵتر ببێتەوە بۆیە دیسان ئەرکی وەزارەتی تەندروستی و فەرمانگە تەندروستیەکان قڕستریشە لە وڵاتەکانی تر چونکە جگە لە قەیرانی کۆڕۆنا قەیرانی تریشە بووە کە وای کردووە و هاوڵاتی بەشێکی زیاتر لە هاوڵاتی متمانەی نەبێت. بەڵێ دکتۆر باشە کەواتە لە ئێستاە ئەبێ حکوومەتی هەرێم چی بکات بۆ ئەوەی ئەمە چارەسەر کات خۆتە زانی ڕۆژ بە ڕۆژ ژمارەی توشبانی کۆڕۆنا زیاترە بێ کەواتە ئەرچی حکوومەت ئێستا ئەوەی هێشە زوو ئەڵێن قەدەغەی تەواوەتی هاتوچۆ یان ئەوانەش هاوڵاتی هەندەی تر تووڕە ئەکات ئەوەی کە ئێمە ئەی بینین لە واقعە ئەوەندەی تر ئەوێ بێ متمانەی دروستکات چونکە ڕەنگە بەشێکی بەهۆیەوە بێ بڵێت بژێوی ژیانم لە دەستەدەم بەشێکی بەهۆیەوە بێ کە حکوومەت موچە و ئەوانە قەیرانی دارایی هەیە کەواتە لەم حاڵەتەیە ئەبێ حکوومەت پلانی خێرای چی بێ؟ کاکزانە بە نسبەت ئەوەی کە قەدەغەی هاتوچە و سزکردنی ژیان لە سەرەتادا هەموو وڵاتان بە شێوەیەک لە شێوەکان یان لە زۆربەی وڵاتەکاندا ئەمە جێبەجێ کرا ئەمە دوو دیوی زۆر سەرەکی هەبوو بۆ قەدەغەی هاتوچۆ جێبەجێکرا لە وڵاتان ئێمە ئەوەی لای ئێمە دیارە تەنیا دیوێکیتی کە ئەمەش سزکردنی بڵاوبوونەوەی ڤایرەسەکەیە بەڵام دیوەکەی تری دیار نییە کە مەبەست خۆ ئامادەکردنە کاتدانە بەخۆت کاتدانە بە حکوومەتی وڵاتان بۆی بزانن چ ڕێکارێک چونکە کە تۆ دژمنێکی نوێ دژمنەیەکی کە هیچی لەسەر نازانین دێ بۆ وڵاتەکەت سەرەتاڵی کەس لە ماڵی خۆی نێتە دەرەوە تا شارەزا بم دژمنەکەم چێە چێ ئەکوژێت چی ئەکات من پلانم چییە بێت بۆی ئەم قەدەغەی هاتوچۆیی سەرەتا لە هەموو وڵاتان جێبەجێکرا بەشی هەرە سەرەکی ئەوە بوو کە وڵاتەکە چی بکات چونکە پلانی ئامادەکاری لە هیچ سیستەمێکی تەندروستی لە جیهان نەبوو پلانەکانی بەرەنگاربوونەوەی بارە لە ناکاوەکان لە سیستەمە هەرە پێشکەوتەکاندا ئەم سیناریۆی لە خۆ نەگرت بوو بۆیە من پێم وابێ لە کوردستان خوێندنەوەیەکی باشی قەدەغەی هاتوچۆمان نەکردووایان ئەم دیوەمان بە جوانی نەدیتووە کە خۆمان ئامادە بکەین پلانی تێر و تەسەل دانین جگە لە قەدەغەی هاتوچۆ ئەوەی تێبینی ئەەکەین لە کوردستان قەدەغەی هاتوچۆ لێکەوتەی نەرێنی زۆر هەیە لەسەر هاوڵاتیان لەسەر گوزەران و معیشەتی ڕۆژانەی هاوڵاتیان لەسەر ئابووری وڵات لەسەر لایانی دەرونی هاوڵاتیان کامەوە کە هاوڵاتیان تووڕەتر بکات بۆیە ئێستا پێم وایە ڕێگە چارەسەری تر کە ناوێکی تایبەتی نییە بڵێم ئەو ڕێگا چارەسەرە بەڵام ئەبێ بەبەر بەرگێک بێ بەر کوردستان بدروێ کە لەگەڵ هەڵکەوتی سیاسی و ئابووری و حکومڕانی و جوگرافی و تەندروستی ژێرخانی تەندروستی کوردستان بگونجێ چەندین ڕێکار بە شێوازێک پێوترێ هۆڵستیک ئەپرۆچ واتە بە سەدان شێوە هجومی سەر ڤایرۆسەکە ئەەکەی جگە لەوەی کە کۆتا چەکت قەدەغەی هاتوچۆیە تۆ نابێ لە هەر ئەگەرێکا کە ئەم ڤایرۆسە تۆزێ بڵاو بووە تۆزێ قوربانیان زیاتر بوو تۆ یەکسەر بیرت بۆ قەدەغەی هاتوچۆ بچێ ئەبێ ئەمە بە کۆتا چەکی دژی ئەم ڤایرۆسە بزانیت ئەبێ ڕێکاری تر ئەبێ لە هەر شارێ و لە هەر منطقەیەک داهێنان بکرێت چۆن ڕێکاری تری جگە لە قەدەغەی هاتوچۆ ئەتوانی ڕێگری لەم ڤایرۆسە بکە لە وڵاتان ئەوەی ئێستا تێبینی ئەکرێت کەمترین بیر لە قەدەغەی هاتوچۆ ئەکرێتەوە ڕێکاری تری زۆر ورد چۆن چاودێری هاوڵاتیانەکەی چۆن چاودێری کارمەندانی تەندروستیەکەی بۆی
پابندی ڕێنماییەکانن چۆن هانی هاوڵاتیانە دەی هاوڵاتیانی وڵاتی تریش هەیە کە باوەڕیان بەبوونی کۆڕۆنا لاواز بۆتەوە بەڵام حکوومەتی وڵاتان شێوازی تریان هەیە کە بۆیە چن کە لەگەڵ ئەوان گونجاوە ئێمە ناتوانین کۆپی و پستی شێوازێکیان سیستەمێکی بەرەنگاربوونەوە لە ئەوروپا و لە ئەمریکا و لە وڵاتانی تر بهێنین بەڵکو ئەبێ لە ناو کوردستان ئێمە شێوازێکی تایبەت بە خۆمان هەبێت ئەبێ لەلایەکی ترەوە ئەبێ پێشببینی بکەین ئێمە لە وڵاتان چۆن قەدەغی هاتوچۆ شلەکرێتەوە وە چۆنیش حکومڕانانی وڵات جگە لەلایەنی تەندروستی ئاگدارەکرێتەوە کە ئەم دۆخە چەند ترسناکە ئێمە ئەبێ بین پێناسەی ترسناکی بکەین کە ئەڵێن کارەساتی مرۆیی ڕوئەدا مەبەسمان چییە؟ مەبەسمانایەت چەند قوربانیە ئەبێ بەلایەنی کەم ئەگەر هاوڵاتیانیش لێ ئاگدار ناکەیتەوە ئەبێ ئەنجومەنی وەزیران ئاگدار بێ کە ئەم دۆخە ئایا چەند هاوڵاتی لە کوردستان ئەبێتە قوربانی چەند هاوڵاتیان تووشە بێت ئەگەر بێ و ئێمە پێشببینی بکەین لە هەموو کوردستان تا شەپۆلی داهاتوو ئێستا شەپۆلی دووەم نییە شەپۆلی یەکەمە هەڵکشانی دووەمە ئەگەر بێ و پێشببینی ئەوە بکەین تا پاییزی ئەم ساڵ قوربانیانی کوردستان تەنیا 200 کەسە بن ئەمە بڕیارەکان لەسەر ئەمە جیاوازە بێ لەوەی پێشببینی بکەیت 4000 کەسە بێت بۆیە تۆ ئەبێ پێشببینی بکەیت چەند کەس قوربانی ئەبێ لە کوردستان بە شێوەیەکی نزیکەی ناتوانانی شێوەیەکی 100% پێشببینی بکەیت بەڵام ئەوەی لە هەڵکشانی یەکەم لە جیهاندا هەبوو داتا زۆر کەم بوو ئەو داتایی کە لەسەر ژمارەی توشبووان لە هەموو وڵاتان کەم بوو ئێستا لە هەموو وڵاتێک بێ کلیکێکی سەر ئەنتەرنێت لە داشبۆردەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی و حکوومەتی وڵاتان ئەتوانی بزانیت چەند کەس توشبوونە لە وڵاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە ئێمە نێزیکن کەلتور و جوگرافیا و سیاسی و هەمووشتیان لە ئێمە نزیکە ئەتوانین شێوازێکی تەقریبی وەربگرین شێوازێکی چەند قوربانی ئەدەین لەگەر هەڵکەوتەی کوردستان لیگدانەوەیەکی زانستی بۆ بکرێت ئەمە ئەو کات کە زانیمان قوربانیمان چەند دەبێت کە زانیمان ژماری توشببوومان چەند دەبێت ئەین ژێرخانی تەندروستی خۆمان و توانای سیستەمی تەندروستی خۆمان بزانین بەرگەی چەند دەگرێت ئەو کات حکومڕانانی وڵات بڕیار لەسەر ئەوادن ئایا قەدەغی هاتوچۆ شایستەی ئەوەیە تۆ لەسەر هاوڵاتیانی دانی و کۆمەڵێک لێکەوتی نەرێنی دروست بکەی ئەگەر بێ قوربانیەکان 5000 کەس بن لە کوردستان بڵێ قەدەغی هاتوچۆ شایستەی ئەوەیە ڕەنگە بەڵام ئەگەر بێ و 100 کەس بێ ڕەنگە شایستەی ئەوە نەبێت ئەگەر بێ و 200 کەس بێ ڕەنگە بڕیارێکی تر بێت بۆیە یەکێک لە هەنگاوەکان ئەبێ پێشببینی بکەیت ئەبێ بەڕاستی دیسان دووبارە ئەەکەمەوە ئەرکی سیستەمی تەندروستی و فەرمانگە تەندروستیەکان قورسە چونکە ئەبێ بە سەدان شێوە بۆ ڤایرەسەکە بچن بیر بکەنەوە جگە لە قەدەغی هاتوچۆ ڕێکارەکانی تر چین کە واکەم ڤایرۆسە کۆنتترۆل بکرێت زۆر باشە دکتۆرە گەڕەمەلات بەڕێز دکتۆر دانا ینی کە باسی ئەو نموزەزت کرد لە سەرەتایە ئێستا ئێمە بڵین هەندێک هاوڵاتی هەندێک قسە ئەکەنەڵێ کاکەمە بەس نەخۆشەکان تووشە بن و نەخۆشەکان ئەمرن ئێمە چاگەبینەوە لە ڕووی زانستیەوە لە ڕووی ئینسانیەتەوە لە ڕووی کۆمەڵاسیەوە ئەم قسەی تا چەند ینی ڕێگە پێدراوە یان حەقی کردنی هەیە بە هەر کەسێک بێ کەسێ ئێمە ئەگەر باسی دین بکەین باسی منطق بکەین باسی ئینسانیت بکەین خەڵک بڕای بە دینیە خەڵک بڕای هەیە بە دین نیە بەس بە ئینسانیت هەیە هەر کەسێک لە سوچێکی ئەم دنیاە بە نەخۆشیەک بە کارەساتێک گیان لە دەست بدا ئەبێتۆ لە ناخۆ پێت خۆش نەبێ وانە بێگومان بڕام پێ بکە ئێستا کارمەندی تەندروستیمان هەیە پزیشکمان هەیە توش بووە ئێمە لە نەخۆشخانەی هیوا لێت ناشارمەوە پزیشکمان هەیە توش بووە کارمەندمان هەیە توش بووە نازانم دانی بەعزێ خەڵک هەیە بەداخەوە هەرچی بۆ بکەی بڕوا ناکات یعنی ئێستا خەڵک ئەگەر جارێک بۆ ئەو مەترسیدار بێکە کە هاوڵاتێکی ئاساییە لەناو وەلەو هیچ فەرقێک نییە لە بینی من و کابراایکی عەرەبان چیە لەگەڵ من و سەوزە فرۆشەکە ینی مستەوای چینایەتی دروست نەکەی با بڵین جیاوازی چینایەتی دروست نەکەی بەڵام ئەگەر جارێک بۆ خەڵکی ئاسایی مەترسی بێ بۆ کارمەند و پزیشک و کارگوزار و ئیداریەکانی نەخۆشخانەکان سەدقات مەترسیدارە بۆ چونکە تۆ بۆ نمونە پزیشکێکی وەکو کاکتۆر هێرش کە پزیشکی هەناویە و پزیشکی کۆندامی هەناسەیە سادە وامان لێ هاتووە ئێمە ئەبێ هەموو نەخۆشێک شکی لێ بکەی ئەزانی زۆر ناخۆشە کاکزانە تۆ بە شکبی لە هەموو نەخۆشەکەیەتە ژوورۆ شکی لێ هەبێ کۆرۆنایە ئەزانی چەند ناخۆشە ئیشکردن لە جەوێکی با بڵێن جێوێکی ئاوا سترێساویە ئاوا گوماناویە یعنی بڕوان پێ بکەم من شتێکی تر هەیە لە دڵم دەرناچێ قەت ڕۆژی چوارشەممە بوو نەخۆشێکیان هێنا کە با بڵین سەرەتانی خانی پلازمایی هەیە مۆخی بڵین زەرعی مۆخی بۆ کراوە
ژنێکی بەتەمەند بوو دوو کچی لەگەڵا بوو هێنابیانە ژوور من لێرە داوای لێبوردنیان لێکەم بەڕاستی هێنانە ژوورە تەوان نەخۆشخانەی هیوا قەرەباڵە خۆت ئەزانی ئەم ژنە تایەکی زۆری هەبوو ئەکۆکی ماسکیان بۆ نەکردبوو یعنی وەزعێکە بوو کە هاتە ژوورەکەی من بەڕاستی تۆزێک لیان تووڕە بووم لێرە وەڵام داوای لێبوردنیان لێکەم زۆر ناخۆشە ینی من لە خۆم ناترسام من لە ماڵ و مناڵەکە مەترسم لە خۆشک و براکان مەترسم لە دایکم مەترسم لە نەخۆشەکانی ترە ترسم تۆزێک لیان تووڕە بووم یعنی بە کوردی و بە کورتی بۆ ئێمەی پزیشک و کارمەند لە جەوێکی زۆر ناخۆشە ئەژین ئێستا لە هەموو نەخۆشێک بە گومانی نەخۆشێک هاواری ئێسقانەکانیەکە نەخۆشێک تای ئەبێ نەخۆشێک کۆکەی ئەبێت تۆ یەکسەر حسابی ئەوی بۆ بکەی ئەمە کۆرۆنایە ئەگەر وا حسابی نەکەی غەڵەتە هەتا وەکو تێستەکەی بۆ ئەوکەی ئایا پۆزەتیڤ یان نێگەتیڤە ینی بەڕاستی بەڕای من هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێوە هەموو کەسوکاری ئێمەن ئێمە بۆچی پزیشکین من شانازی بۆ ئەوکەم کە پزیشکم ئێستاش بچمەوە شەشی ئامادەی هەرێمەوە پزیشکی پەشیمان نیم لەوەی کە بووم بە پزیشک بەڵام لەوە چێ نەچمەوە ئەو بەشەی کە ئێستایەم ڕاستی بەڵام شانازی بۆ ئەوکەم کە خزمەکاری ئێوەی من وەکو پێم وتن بە هیچ شێوەی ئامادە نیم لە ساڵحی حکوومەت قسە بکەم من ئەمەیە لە ساڵحی ئێوە قسە بکەم لە بەرژەوەندی ئێوە قسە بکەم من بۆ من نییە داوای قەدەغەی هاتوو چۆ بکەم من کار بەدەست نیم منیش مۆزەفێکی حکوومەتم تکایە داوایشتی مستەحیلمان لە ئێوە نەکردووە ئەڵێن خۆت بپارێزە بە چی کاک زانەجیان لە کەسێک زۆر نزیک مەبەرەوە مەترێک مەترونیەک 2 مەتر بە نێوانی تۆ ئەو کەسە بێ ئەم لاولای ماج مەکە تەوقەی لەگەڵ مەکە ئەگەر ئەتوانی دەستکێش بەکاربێنە ئەگەر ئەتوانی ماسکێ بەکاربێنە یعنی خۆناڵی خەڵک کار کاسبینەکە ئەڵێن ئەم شتانە بکە کەشتی مستەحیل نین کەچی خەڵک ئێشتا بڕۆی بەمانەژ نییە یعنی بە کوردی خەڵکێک هەیە بڕوای بە هیچ شتێک نییە باش بە هەر جوێنەیە خراپ کە هەر جوێنەیە زەرەری ئەمە چێکە کە بە قسە ناکە زەرەری ئەوە وەکو ئەو قسەی کە کاکتۆر باسی کرد ئەو زۆر نمونە هەیە جوان نییە باسی بکەم بەڵام خەڵکێک هەیەکەم خۆشی ئەپارێزێ بەداخەوە ئەم باجی غەڵەتی ئەوەیە یاخود ئەم کەسە خۆی ناپارێزێ ئەچێتە دەرەوە خۆی تووشی نەخۆشیێکا بێ هیچ عرازێکی نیەنجا نەکبەتی و بەدبەختی ئەم نەخۆشیە لێوە جاری وایە کەسەکە هیچ نیشانەیەکشی نیە بەڵام ئەبێتە هۆی گواستنەوەی نەخۆشیەکە ئەچێتە بۆ لای دایکی ئەچێ بۆ لای خاڵی ئەچێ بۆ لای مامی نەخۆشە توزانم بەتەمەنە ئەو تووشەکات و دوور بێ لە هەموو لایەک ئەو کەسە گیان لە دەستەیە گوناحی ئەو کەسە چییە بەڕاستی وەکو قەتڵێک وایە وەکو فیشەکێک نابێ بەسەری ئەم کەسەوە وایە ئەی مەسەلەن زۆر کەس کە نیگەرانە کە کۆمنتی ڕقە نووسێ کە وەک بەڕێزە دوتە جنێو ئەڵێ قسەی نشاوەکە ئەمە لە ترسی بژێوی ژیانێتی ئەگەر ئەمە هەبێت مەسەلەن خەڵکێک گەڵە من لە ترسی بژێوی ژیانی خۆم واکەم کاکە دیسان قەدەغەمانەکەن ئەگەر ئەم بڵین مەترسی هەیە بۆ ئەوەیە کە ئێمە داوای مەعاژ نەکەین بۆ ئەوەیە لەم حاڵەتەیە چۆن بتوانێت خۆی بگونجێنێت مەسەلەن ڕاتە بازار دوکانەکەی ئەکاتەوە ڕاتە سەر عەرەبانەکەی ڕاتە سەر فەرمانگەکەی ڕاتە سەر دەوامەکەی هەر شتێکە لە کەرتی تایبەتایشەکە چۆن ئەتوانێت ئەمە بۆ بکات کە خۆشی بپارێزێ خەڵکیش بپارێزێ و ژیانی خۆشی ئێستا کاکتۆر ڕەبین لە هەولێرە قسێکی زۆر جوانی کرد وتی ئەگەر مەسەلەن بە پێی عەدەت بە پێی ژمارەی نەخۆشەکان حکوومەت دەتوانێت قەدەغەی هاتوو چۆ ڕابگەێنێ باشە بڵین منیش بەشێکم لە مۆزەفین با بڵین کارمەندانی حکوومەتی هەرێم کە من 6 مانگە موچەمەند نەگوتۆ ئۆکەی باش منیش وەکو کابرایشی عەرەبان چیمەوە وەکو کەسێکی دایرەی زراعە و شارەوانی هەر کەسێکی باسێکی ئەگەر ئێمە خۆمان بپارێزین ژمارەی تووشبووان کەم بێت حکوومەت بیر لەوە کاتەوە قەدەغەی هاتوو چۆ ڕاگەێنێ نەخێر ئەگەر ئێمە خۆمان نەپارێز ژمارەی دانیشتوان با بڵین نەخۆشەکان یاخوا زیاد نەکەن کە کاکتۆریش بەداخەوە زۆر زیادی کردووە ئەگەر زیاد بێ حکوومەت چیەکە قەدەغەی هاتوو چۆ ڕناگەێنێ کار و کاسبی من و تۆ ناوەستێ کەواتە لە ئەخیرە هەر خۆمان زەرەرمەند دەبین بەڕێزم شت بە جوێنان حەل ناکرێت شت بەکردەوە حەلەکرێت بەداخەوە ئێمە بەداخەوە خۆم پێشەم وتان خۆم جیان ناکەمەوە منیش بەشێکم لەو میلەتە ئێمە ئەوەی قساکەین کردەوەمان نی کردەوەمان نەخێر ئێستا دکتۆر مەسەلەن لە ڕوو ڕێنمایە تەندروستەکانەوە من و ئێوە دوو مەترمان نێوانە بەڕێست و دکتۆر مەترێکە مەسەلەن ئەگەر خوا نەکردە هەر یەکێک لە ئێمە پۆزیتیڤیش بێ ئەیگوازێتەوە بەپێی ئەو با بڵین ڕێنمانەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی بڵاوێکاتەوە نەخێر و ئەگەر بش بێ زۆر کەمە بۆ نمونە کاکزانە ئەڵێ ئەگەر ئەو کەسە بڵێم خوا نەکردە جەنابەت توشبووی یا من توش بووم باشە من ماسکە بەستم جەنابیشت ماسکە بەستی ئەڵێ ئەگەری توش بوون ئەگەر ئەو ڕێنمانە جێبەجێ بکەی لە 5 کەمترە
ئێتۆ یعنی لە 195 پارێزراوی هیچ شتێک لە تووبە لە زانستی پزیشکیە 100% نییە. یەک شت هەیە لە زانستی پزیشکیە لە بیرکاریە 1 زائد 1 ئەکاتە 2 بەس لە پزیشکیە 1 زائد 1 ناکاتە 2 یانی چی ئەم قسەیە تۆ 100 نەخۆشی شەکرە بێنە هیچی ئاعرازەکانی 100% لەوەی تر ناچێت لەوەی ئەم 5 بە 5 وحدە ئینسولین کۆنتترۆل ببێ زەلام هەیە 40 وحدە ئینسولینی بۆکەی لە ڕۆژەکە کۆنتترۆل نابێت یعنی هیچ شتێک نییە توپ 100% بێ بەڵام ئەڵێ ئەگەر من ماسک ببەسم جەنابەت ماسک ببەسی مەترێک بینمان هەبێ لە 195 پارێزراوی لە 195 ژمارەیە ڕێژێکی زۆر ژیانی خۆشت بەڕێەکەی کاسبی خۆش دکتۆر هێرش حاڵی ئێستا پێشەوەی بێتە بەرنامەکە چەند نەخۆش خراپە لە شاری سلێمانی کە مەترسی خوا نەکردە گیان لە دەستدانیان لێکرێ لە ئێستاە کە ژمارەیەکی زۆر نەخۆش داخل بووە ئەوان حاڵەتانی کە کریتیکەڵن یعنی کە حاباری تەندروستیان زۆر ناجێگیرە سەر و بیست نەخۆشن سەر و بیست نەخۆشن کە مەترسی ئەویان لێکەن هەموو دقیبووی هەیە بچنە سەر ئامێری هەناسدانی دەستکرد کە بەداخەوە لەم کۆڤید لەم کۆرۆنایە ئامێری هەناسدانی دەستکردیش ئەو ڕۆڵە گەورەی نییە چونکە ئەمە زەدەرێکی زۆری لە وڵاتیان دروست کردو دکتۆر بەشێک لە مێدیاکانیش بە مەبەست بیان بێ مەبەست بێ گەورەیان کردووە مثلەن کەسێکی تر شتێکی نووسیوەڵە دایکم بەوە مرد کە ئۆکسسیژین نەبوو بەهۆی ئەو مرد یعنی ئەمە بۆ هاوڵاتیان بۆ بینەرەکانمان ڕوون بکەیتەوە ئەم مەسەلەی ئۆکسسیژینە من لە بەڕێز دکتۆر سەباح بەڕێبەری تەندروستی سلێمانی پرسیار کرد وتی بەڕاستی نەخۆشێکە گەیشتەوەی کە ئۆکسسیژین بخەیت سەریانی مردووە یعنی ئەمە ماڕوون کرد کەمی ئۆکسسیژین کێشەکانی ئەمانە چییە؟ بەتوانین بڵێ ئەو نەخۆشانەی کە پێویستیان ئەخرێن سەر ئامێری هەناسدانی دەستکرد لە زۆربەی نەخۆشەکانی ترا ڕسپۆنسێکی زۆر باش واتە جوابدانەوەیکی زۆر باشیان هەبووە بەڵام بەپێی هەموو داتا جیهانیەکان ئەمە لە کوردستان ناڵین ئێمە لەسەر داتای جیهانی قسەکەین لە زۆربەی ئەو نەخۆشانەی خراون سەر ئامێری هەناسدانی دەستکرد زۆربیان مردوون زۆربەی زۆریان کە لە ئایمە بە ڕێژی عالەمی قسەکەین تێگەی ئەمە ڕێژەکەیە کە هەموو کەسێک دەتوانێت لە هەموو سایتەکان و لە سایتەکانی WHO سەیریکە ئێستا زۆربەی ئەو نەخۆشانی کە خێ سەر ئامێری هەناسدانی دەستکرد زۆربەی هەرە زۆریان بەداخەوە جانیان لە دەست داوە لەبەر ئەوە ئەو کۆمەڵە کۆمنتیش ئەدرێ لە بۆنی نەبوونی ئۆکسسیژینەوە یان بۆنی نەبوونیشتەوە ئەمە شتێکی متەوقعە یعنی ئەگەر ژمارەی نەخۆش زۆر بێ تۆ کاتە ناتوانانی لە بێدێکی اعتیادی نەخۆشخانەشان نەخۆش داخڵ بکەیت واتە نەک نەبوونی ئۆکسسیژین ئەو کاتە نەبوونی جێگەش ئەبێت ئەمە کاتێکە بێ کە هاوڵاتیان هیچ بابەت نەبن ئەو کاتە تۆش بڵێ تونەڵی توانە و محدودە خەڵکێ مەسەل ئۆکسسیژین هەبووە نەئەمرد ئێم چونکە ئێمە ژمارەی نەخۆشەکان کریتیکەڵەکان ئەوە زۆر نەبوون کە بڵێ ئامێری هەناسدانی دەستکردەکەت ئەی هۆ کار چی مەسەل لەم قسەیە ئەو ترێ نە هاوڵاتیانە ئاڵێن بەهۆی نەبوونی ئۆکسسیژینەوەیە بەهۆی ئەوەیە کە ئەو قسە زۆر ئەکرێ بۆ منە هەنێک کەس شەیەکە ئێمە 100% دەڵێن کۆرۆنای ئەڵە بە کۆرۆنا نەمردووە ئەڵێ پێشتر نەخۆشی تری هەبووە ئەڵێ پێشتر نەخۆشی سیتری هەبووە نە ئێمە ئەڵێن ئەم نەخۆشە هۆکاری چەند نەخۆشێک تری هەبووە بەڵام کۆرۆناکە وای لێ کردووە حاڵەتەکەی خراپتر بێت و بەوە بمرێت ئەم قسانە ئەکرێ بەڵام ئایا لە ڕووی زانستیەوە چەند ڕاستە ئەو لایەنی زانستی بڕێرەدا کە ئێمە ئەڵێن ئەم شتە ئەم نەخۆشە کە خراوە سەر ئامێری هەناسدانی دەستکرد بەڕاستی زۆربەی زۆریان جوابدانەوەیان بۆی نابێت بەداخەوە یەکێکی لە ئەم حاڵەتانی کە ئێستا بڵێ باری تەندروستی ناجێگیر بێ ئێستا ژمارەیەکی زۆر بەداخەوەڵێم پزیشکان لەگەڵ کارمەندانی تەندروستی توش بوون کە لەوە چه باری هەندێکیان جێگیر نەبێ کە ئەمەشێکە لە مەترسیەکان پزیشک و کارمەندانی تەندروستی پزیشک و کارمەندانی تەندروستی ژمارەیەکی زۆریان توش بوون یعنی بڵێ تو نەڵی ژمارەیەکی زۆر هەیە لە پزیشکان و لە کارمەندان کە ئەمانە خۆبەخشانە ئەتوانین بڵین لە ماوەی ساڵێکە خۆبەخشانە کارەکەن سەوە 6 مانگە ئێمە لە یەکەم کەیس لە سلەیمانیە لە 29 دوا هەبوو لەو کاتەوە خۆبەخشانە کار ئەکەن لە سنتەرەکان بەشێک تریژانی نەخۆشخانەکانی تر بەشێکیان وەکو کاتۆدانا فەرمووی لە نەخۆشخانەی هیوا لە نەخۆشخانەی شار لە نەخۆشخانەکانی تر توش بوون و لەوە چه باری تەندروستیانیشان ناجێگیر بێ کە ئەمەش خاڵێکی مەترسیدارە چونکە تۆ توانای پزیشکیت کەمە لە سلەیمانی و لە هەموو شارەکانی تریشە کە ئەمانەش لەدەست بین دوای ئەوە چی بکەین لەبەرەوە شایانی ئەوەیە کە ئەم کارمەند و پزیشکانە بە چاوێکی محتەرەمەسێ کرد نەک بڵێ ئەمانە کار بۆ سیاسەتەکەن کار بۆ لایەن ترەکەن چونکە ئەمانە پیورلی بە شێوەیەکی پاک لایەنی زانستی خۆیان تطبیقەکەن بە هیوای چاکبوونەوە بۆ سەرجەمیان بۆ پارێزراوبوونی ئەوان تریشە شەوە ڕابردوو بەڕێز هاوژن عوسمان سەرپەرشتیاری سندیکای تەندروستکاران وتی 85 پزیشک و کارمەندی تەندروستی توشی کۆرۆنا بوون گرفتەکانی بەردەم ئێوە چین مەسەڵەن بەڕێزێک کە سیستە نەخۆشخانەیەک دیارترین گرفتەکانت ئۆکسسیژینە بێدە قەرەوێڵەکەی مەسەڵەن شوێنە چی یعنی
ئێمە یەکەم لە پابەندبوونی خەڵکە بۆ منە کە کابرا خۆی نەخۆشە ئێمە پێمان تۆ نەخۆشی کۆڕۆناتە ئەچتە ناو قاوشەکەی وەسێکی ماسکی نەبەستوە بە چەند جارێ پێوتراوە جێلی بۆ دانراوە سەرکی بەکاری نێناوە ئەمە یەکێ لە خاڵەکان یەکێ لە خاڵەکانی تر ئەوەیە کە تۆ ژمارەی زۆر نەخۆش ئێمە لە سنتەرەکان نبینین جگە لە سنتەری کۆڕۆنا تۆ لە نەخۆشخانەی هیوا لە نەخۆشخانەی شار ژمارەی زۆر نەخۆش ئەبینی بۆی هەیە لە دەوامێکە کە 5 ساعت 6 ساعت 200 نەخۆش ئەبینیت تێگەی کە ئەم ژمارە زۆرە نەخۆشش ئەبینی ئەمەکێکە لە هۆکارەکانی توشببوونی نەخۆش جگەلەوە لە ماوەیەکی لە مەودایەکی کەمە ژماری زۆر نەخۆش ئەبینی جگە لەو لە مادی چۆن بڵێ پارێزبندێکان وەکو PPE-یەکان لە بەدلە و لە گۆگڵ و لە ماسکەکانەوە چ زۆر بەردەست نەبێت لە هەندێک جێگا بە تایبەتی شوێنەکانی دەرەوەی شار کامەژەیە کە زۆربەی بەشێکی زۆری پزیشکان ئێمە لە دەرەوەی شار توش بووە بە تایبەتی پزیشکانی نیشتەجێی خوڵاو کە بەڕاستی مای ڕێزگرتنە کە لە ژمارەی زۆر نەخۆش ئەبینی قەیرانە دارایی و بایکۆت و نەدانی موچە و ئەمانە تا چەند مەترسی دروست کردو کە فشاری خسۆت سەرەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ هۆکاری سەرەکیە تۆ کە چەند ئێمە جگەلەوەی کە لە سەنگەری پێشەوەیە کە پزیشکان لە سنگ پزیشکان و کارمەندانیش لە سەنگەری پێشەوەن جگە لەو سترێسێک کە هەموو عالم هەوڵی بۆ کە هەموو عالم بەچۆکە هاتووە لە ترسی کۆڕۆنا لە ترسی توشبوون بە کۆڕۆنا لە ماکەکانی کۆڕۆنا ئێستا پزیشکان و کارمەندان باری معیشەشان خراپ نییە خراپە چونکە ئەوە 6 مانگ تێپەڕێ بەبێ هیچ شتێک کە خۆیان سەنگەریەکە من خەڵک ئێستا خەڵکە باوەڕی پێینە لەوەش بەشێک لە سەر چاوەکەی بۆ بگەڕێتەوە کە ئەڵێ ئەگەر بۆ منە زۆر گەورەیکەین لەوەشێ مەنعتەجاوز بکرێ شتێکی وا بکرێ باری گوزەرانی تێک بچێ ئەمە کاتێک کە خەڵک ڕاستەوخۆ لەگەڵ نەخۆشی کۆڕۆناشان نییە تۆ حسابی پزیشک و کارمەندێک کە ڕاستەوخۆ لەگەڵ کۆڕۆناشایە و خۆبەخشانش ئەبێ موچەشی نییە ئەمە گرفتی بۆ تۆ دروست کردەوە کەسەر پرشار نەخۆشخانەکان گرفتی بۆ هەموو کەسێک دروست کردەوە بە تایبەتی ئێمە چونکە ئێمە بڵێ نەڵی کارمەندان ئەبێ سەرچاوی کارمەندان پزیشکان سەرچاوی بەعیشیان 100% جێگیر بێ ئەم بەباری تەندروستی و دەرونی جێگیرە بێنان نەخۆشخانەکان کە تۆ ئێستا ئەبینی کە هیچ سەرچاوێکی مەعیشیان نییە بەڵێ گرفت دروستەکە گرفتی گەورەتریش دروستەکەات کە ئێمە چەندێک هاواری بۆ ئەوکەین کە ئەڵێ وەزارەی تەندروستی وەزارەتە معنیەکان پێویستە بێنە سەر خەت بۆ ئەمە بەستە یعنی نەک نەخۆش چونکە تۆ ئەگەر بەس سنتەرەکانی کۆڕۆناتە بێ ئەی سنتەر نەخۆشخانەکانی تر چونکە پزیشکی کە لەوێ داوامەکە خۆ بەس لەوێ داوام ناکە لە نەخۆشخانەی هیوا داوامەکە نەخۆشخانەی شار داوامەکە نەخۆشی تر ئەبینێت تۆ بەچ چۆن بڵێ بەچ مۆتیڤێکەوە بڕات نەخۆش بینێ بەچ مۆتیڤێکەوە خۆی پارێزێ بەچ عشق بۆ ئیشەکەی ئیشکار کە تۆ هیچ بەیاخێ بە گەورەی ئیشی ئەو نیت ئەمە گەورەترین گرفتە خۆی لە خۆیە ئەم سەرچاوە مرۆیە بەڵێ زۆر باشە دکتۆر ڕێبین ئەوە تا مەسەلەن گرفتی موچە و دارایی گرفتێکی تری بۆ نەخۆشەکان پزیشک و کارمەندان بۆ نەخۆشخانەکان دروست کردووە لە حاڵەتێکی لەم جۆرەیە هەنگاوەکان چۆن ئەبینی تا چەندەم هەنگاوانە یەکانگیرن لەگەڵ ئەمە ترسە گەورانەی کە ئەبینین ڕۆژانە بەبەرچاومانەوە ئازیزانمان جا لە دەستەدەن پێش وەڵامدانی پرسیارەکەی بەڕێزێتەمێ ئاماژە بۆ بکەم مردن بە کۆڕۆنا کە مشتومڕێکی دروست کردووە لە ناو هاوڵاتیان و لە ناو پزیشکانیش تەنانەت ئەوانەی کە بە کۆڕۆنا ئەمرن چۆن پێناسەی ئەەکەی کە بە کۆڕۆنا مر بێت ئەو پێناسەی کە ڕێکخراوی تەندروستی جیهانی پێی داوە ئەڵێ هەر کەسێک کە هەڵگری تەواوی نەخۆشی کۆڕۆنا بێت هەڵگری نیشانەکانی بێت و بەرکەوتێ لەگەڵ کەسێکی تر هەبێت یاخود بە تێستی تاقیگەی PCR پۆزتیڤ دەرچوو بێت و لە نێوان مردن و نیشانەکاندا چابوونەوەی تەواوی نەبوو بێت و هیچ زەبرێکی دەرەکی یان هۆکارێکی ئاشکرای نەبێت کە بۆ مردنەکەی وەکو زەبری دەرەکی ئەمە بە مردنی پەیوەندیدار بە کۆڕۆنا هەژمارەکرێت واتەوە جیاوازی هەیە لە نێوان تۆ بڵێ بەهۆی کۆڕۆنا لەگەڵ پەیوەندیدار بە کۆڕۆنا چونکە جگەلەوەی مشتومڕی لە نێوان هاوڵاتیان دروست کردووە مشتومڕی زانستیش دروستەکەمە بۆیە ئەمە بێ ئاگداری ئەو خاڵە بین کە ئەڵین مردنی پەیوەندیدار بە کۆڕۆنا چونکە ڕەنگە نەخۆشەکە نەخۆشی شێرپەنجەی هەو بێت لە قۆناغەکانی کۆتایی بێت کۆڕۆنا هات بێت ئەخیر شت کە کۆڕۆنا کردیەتی بارودۆخیەکەی ترسناکتر کردووە ینی تۆ ناکرێت بەس بڵێ بە کۆڕۆنا بۆیە ئەبێ متتەفق بین لەسەر پێناسەی مردن بە کۆڕۆنا بۆ هاوڵاتیان و بۆ پزیشکان پێم باشە لەنەو پێی بڵێ مردنی پەیوەندیدار بە کۆڕۆنا هەر وەک بە چەمکی ئینگلیزی پێوترێ کۆڕۆنا ریلیتد دێث سەبارەت بۆی کە ئێستا لەگەڵ نەبوونی موچە و لەگەڵ نەبوونی ئەو قەیرانانەی کە تۆ باست کرد بۆ سەر پزیشکان و کارمەندانی تەندروستی و کارجێرانی تەندروستی ناو نەخۆشخانەکان ڕاستەمە
قەیرانێکی گەورەیە بەڵام بەرپرسیارەتی بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیە بەڕاستی بەرپرسیارەتێکی نیشتیمانی و کۆمەلگا و خانەوادە و خودی خۆشتە واتە ئێمە لەم کاتەدا ئەبێ بە هەموو شێوەیەک بەرگی هەموو شتەکان بگرین من پێم وایە ڕاستە من باسیەوە ناکەم کەمە کاریگەری دروست نەکردووە بگرە نەبوو یان دواکەوتنی موچە کە پزیشکان و کارمەندان کە ڕەنگە بە تایبەت پزیشکەکانی نیشتەجێ خولا و ئەوانەی گەنجن سەرچاوەیەکی تری گوزەرانیان نەبێت بۆی ڕۆژانە چۆن بژێوی ژیانی خۆیان پێیا بکەن ڕەنگە بەشێک لە کۆمەلگان نەزانێت کە سەرچاوەی یان ڕاتبی پزیشکی نیشتەجێ خولا و کارمەندانی تەندروستی زۆربەی هەرە زۆریان ڕاتبێکی زۆر کەمە ڕەنگە گەرم ڕاتبای مانگێک دوو مانگ تاخیر بێت کاریگەری ڕاستە و خۆی لەسەر ژیانی پزیشکانە دروست کات بەڵام ئەگەر بێ بەسەر لەلایەن کۆڕۆناوە سەیری بکەین دیسان هەر ئەوە گەڕێتەوە سەر فەرمانگە تەندروستیەکان وەزارەتی تەندروستی بێ پزیشکان هاندن بۆی بەرەنگاری ئەم نەخۆشیە بینەوە چونکە ئەگەر بێ ئێمە ئێستا دەست لە کار هەر هەڵگرین بهێڵین کۆڕۆنا بڵاو بێتەوە بەناو کۆمەلگا هەمیسان بە خۆمان زەرەرەکەین هەم دواتر بە خۆمان ئەچین چارەسەری ئەم نەخۆشانە ئەەکەین و خانەوادەی خۆمان تووشە بێت بەڕاستی ئەمە هەردوو لایەنی هەیە من گلەی لەمە ناکەم کە پزیشکان گلەییان هەیە کە پزیشکان ناڕازین کە پزیشکان لە ژێر کاریگەری دواکەوتنی موچەند بەڵام لە هەمان کاتدا من بەرپرسیارەتی ئەمە نەخۆشی تاک نییە لە کاتی حالەتی نەخۆشی پەتادرمیەکان بە تایبەتی پەتادرمی جیهانی ئێستا کە پێوترێ پاندێمیک ئەمە جیاوازە لەو نەخۆشیە تاکانی وەکو ئێمە پێڵی نەخۆشی درێژخایەن وەکو شەکرە و دڵ و شێرپەنجە و ئەمانە بەرپرسیارەتی لەسەر خودی تاکەمە بەڵام لەسەر خودی کۆمەلگا بۆی نەگوازرێتەوە بۆ تەواوی کۆمەلگە بەرپرسیارەتی گەورەیە و پزیشکان و کارمەندان لە بەشی پێشەوەی ئەم شەڕەن بۆی ڕێگری لەم شتە بکەن. بەڵێ دکتۆر ئەگەر بەڕێز دکتۆر دانا لەم ماوەی هاتنی ڤایرۆسی کۆرۆنایە چی زۆر بەڕێستی نیگەران کردووە و داواکاری لە خەڵک چێوەکو دوا سەرنجی بەرنامەکەمان و ئەتەوێت لە دوجارە چی بە خەڵک بیت پەیامێکت هەیە بۆ وانی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە نەخۆشی شێرپەنجەیان هەیە ینی بەعامی خەڵک چۆن بتوانین کە سوکارەکانمان ئازیزەکانمان ئەگەر خۆشت متمانەی زۆرت بەخۆتە بەڵام چۆن خەڵکی تر بپارێزیت یانی بگورە کاکزانە ئەمە من یەکشتەڵم بزۆرە جارم نوم نەمێناتەوە ئەمە سیارەیەکە لە شوێنێکی تەختار ڕایگرە بیە بە بۆش احتیمالە لە ساعت دەبجوڵێوەنی خۆی بڕە بۆ کە تۆڕەبین باسی کرد ئەگەر کەسێک پاڵی پێوە بنێ هەبێ بە لە سا 20 کەسێکی تر لە ساسی ئەگەر بە 4 کەس پاڵی پێوە بنێن 100% نازوو لەو سیارە دکتۆر باسیەوەی کرد ئەڵە کۆرۆنا ڕێلیتی دێز یعنی ڕەبتی هەبێ ناوی کۆرۆنا کەسێک خۆی بە تەمەنی کەسێک نەخۆشی شەکرێ هەیە لەوە چێ بەمە چەند کەسمان بینیەوە بەمە بمرێت بە هەزارەها نەخۆشی شەکرە هەیە زەخت هەیە خۆ ئەمرێت لەوە چێ مردنیشی ئاساییش بە پێی تەمەنە بە پێی مزعفاتی نەخۆشیەکەیە بەڵام کۆرۆنا ئەبێتە فاکتەرێکی زۆر خێراتر بۆ مردنی ئەو کەسە باشە کەواتە کۆرۆنا ئەبێ هەموو شتێک وەک خۆی سێریکەین نەکەمتر نەزیاتر بەڕاستی کۆرۆنا کوشندەیە ئەگەر مانێ ئەمە لە خەڵک بڵێن کۆرۆنا نابێتە هۆی مردنی خەڵک نەخێوانە بەڕای من هەر شتێک حسابی بۆ نەکەی و لێی نەترسی هەر شتێک لێی نەترسی حسابی بۆ ناکەی بەڕاستی کۆرۆنا کوشندەیە ئەمە یەک تکایە حکومەتی هەرێم ئەگەر چەند ساڵە گوێت لە خەڵک نەگرتووە لەم وەزعیا وەرە سەرخەت چیت پێ ئەکرێ لە وەزیر لە سەرۆکی حکومەت لە جێگیرەکەی لە کارمەندانی لە ئەوانەی وەزارەتەکان چیت پێ ئەکرێ لە مۆزعی خەڵک لە بژێوی خەڵک ئەوەی پێت ئەکرێ بۆ خەڵکی بکە تا خەڵک بتوانێت منپاندت پێ بکاتەوە جارێکتر داوایەکشم لە خەڵکەیە ئەگەر تۆ ئەزانی حکومەتەکەت بەزەیی پیاتانایەتەوە حساب بۆ هیچ شتێک ناکە خۆت ڕەحم بە خۆت بکە هەر هیچ نەبێ بەزاییت بە دایکت بە باوکت کەس نێڕقی لە دایک و باوک و کەسوکار و خوشک و برا و مناڵەکانی خۆی بێ تکایە خۆت بپارێزە بە دەستی خۆت فیشەکەکە منێ بەسەری خۆتەوە من ئەو آخر داواکاریمە ئەو وما علي إلى البلاغ ئەوەی کە لە دینیشە هەیە ئەوەی من لەسەرمە بە خەڵگەڵێم من خۆمە پارێزم هەوڵێم ماڵ و مناڵ و کەسوکاری دەرجە ئەوەی کە گوێ لە منەگرێ بۆی باس ئەەکەم ئیتر ئەوەی لەسەر ئێمە وەکو پزیشک پێتانەڵێن
ئەوەی تر لەسەر خەڵکە چی زۆر نیگەرانی کردی بەڕاستی ئەوەی کە زۆر نیگەرانی کردوم مردنی هەندێک کەسە کە ئەیبینم بۆ نمونە بە کۆرۆنا بەڕاستی یەک دوو کەسم بینی کە گەنجن بەڕاستی هیچ نەخۆشیشی ئەو تۆیان نەبووە شتێکێ لە تووبا لە شێرپەنجێڵێن no one is immune from cancer یعنی هیچ کەسێ بەرگری نییە لە سەرەتان لە کۆرۆناشە هەروایە دڵی خۆتان بەوە خۆش مەکەن بڵێ من گەنجم هیچ نەخۆشیەکم نییە من پێم وتن هیچ شتێک نییە لە تووبا یەک زائید یەک ناکاتە دوو من گەنجم نەخۆشیم نییە هیچ چارەسەری وەرناگرم ئیتر تەواو لە تووبا گرنتی نییە تکایە خۆت بپارێزە ئەوەی کە من نیگەرانی کردوم خەڵک زۆربەی زۆری بەداخەوە من دکتۆرم بینیوە هاوڕێ خۆمە ئەڵێ فشەیە بەڕای من هیچ شتێک لە دنیای فشە نییە دارێک کە دروست کراوە بەو شێوەیە لەش فڵان شوێنان ڕاندراوە فشە نییە پەرداخێک ئەو قیمەتی خۆی هەیە تکایە ژیانی خۆت قیمەتی خۆی بزان قیمەتی بزانە قیمەتی ژیانی خۆت قیمەتی کەس و کارت بزانە من نامەیە باسی سیاست و ئەو شتانە بکەم تکایە ژیانی خۆت و ماڵ و مناڵی خۆت بپارێزە چونکە بەڕاستی پێدەڵێم ئەبەم شێوەیە بڕوا دوور بێ لە هەموو لایەک کارەساتێک تێئەکەوین ڕاست و چەپی خۆمان لێ تێگەچین ئیشەڵڵا ناکەوینەوە وەزە ئەو مەترسی هەیە بە تەکید هەیە باش دوا سەرنجی بەڕێز دکتۆر وێرش لە ناو قاوشەی نەخۆشەکانە چی زۆر کاریگەری لەسەر دانای نیگەرانی کردی و دوا داواکاری لە هاوڵاتیان چی من ئەوەی زۆر نیگەرانی کردوم ئەو ژمارە زۆرەی نەخۆش کەیسە نیشانی قورسیان پێوە دەرەکەوێت یعنی من ئەڵێ مەگە هەر کەسێ وەکو ئێمە کە وەکو تیمی پزیشکی لەوەین وەکو ئێمە ئازارەکانی کۆڕۆنا و ماکەکانی کۆڕۆنا ببینێت بە هیچ شێوێک ناڵێ فشە بە هیچ شێوێک ناڵێ ئەم نەخۆشە گاڵتە نییە ئەو حاڵەتانی کە نەخۆشەکان دەبینین بە هیچ شێوێک ئەمە گاڵتە نییە و مایەی بە سووک وەرگرتنیشی نییە نەخۆشیەکی کوشندەیە نەخۆشیەکی ئازاربەخشە نەخۆشیەکە تا بڵیش تازەیە زۆر زانست لەسەری زۆر نازانێت لەبەر ئەوە داوا لە داواکاری نەخەڵک لە یەکەم ڕۆژەوە ئەوەی وچوومانە پابند بن تا کارەسات نەخۆڵقێ ئێستش درەنگ نییە بگەڕێنەوە سەر پارێزبندەکەی یەکەم جار بۆ ئەوەی کارەساتی نەخۆڵقێ ئەو کاتە نە نەخۆشخانە نە ئۆکسسیژین وەکو باس ئەەکەن هیچ شتێک فریان ناکەوێت بەڵکو توانای مرۆیی شوگە ڕۆژ بەڕۆژ نەخۆش زیاد بێ ئێمە بێ ژماری پزیشکان زیاتر بخینە قاوشەکانەوە ئەگەری توشببوونیان زیاترەکە و ژماری پزیشکانی هۆک ئەبینن زۆر کەمە کە بە هیچ شێوەیەکیش ماف و ڕێزی خۆشیان لێ نەگیراوە لە زۆربەی کاتەکانە با ئەو توانامەیە کە هەمانە ئەوەش لە دەستنین ئەو پزیشکانی کە لەوێن تا ژماری نەخۆش زیاکە ئێمەش بێ زیاتر پزیشک بخێنەوە زیاتر معڕەزیان کەین بۆ توشببوون بە نەخۆش ئەمە توانین مرۆی لە دەستین جگەلەوە خۆشەویستان و دۆستانی خۆمان داوایان لێکەین پابند بن ئەگەر بۆ خۆشت زۆر بە مەسلەیەکی جدی وەرناگری تکایە مەبە هۆکارێ بۆ توشببوونی کەسانی تر چونکە زۆر کەس هەن پابند بن پابندێکی ڕێکوپێکیانەیە بە بۆنەی پابند نەبوونی خەڵکی کەوە توشببوون پابند بن سەرەکەوین زۆر باش ینی ئەگەر خەڵک پابند بێ سەرکەوتنیش درەنگ نییە ئێستش خۆ تاکپارێزی دەست پێ بکرێ هەوڵێکی باش هەیە ئەگەر تاکپارێزیێکی باش بکرێ بە هیوای بگەڕێنەوە چۆن نەخۆ لە سەرەتای دەرکەوتنی کۆرۆنایە لە سەد و ئەو چەند ژمارەیەکی نەخۆشکە لە سلەیمانی بوون زۆربەی زۆریان بە خۆشحاڵی و گەڕانە ماڵەوە ئێستش بارەم ژمارە زیاتر نەکات تاکپارێزی بکەن دوور بن لە ڕێبمایەکان تەزبیقکەن شتێکی قورستان لێ داوا نەکراوە بۆ پارێزگاری لە خۆتان و لە خۆشەویستان و لە گیانی پزیشکان و کارمەندانمان سپاسەکەم دکتۆرێش دکتۆر ڕێبین دوا سەرنجی بەڕێستان لەو بەرنامەیە بۆ پاڵپشتی قسەکانی کاکتۆر دانا بەڵێ من تەواو هاوڕام کە ئەم نەخۆشەی کۆڕۆنای نوێ تەواو کوشندەیە ئەگەر کوشندە نەبوایە خۆ ساڵانی ڕابردوو هەمان نەخۆشی درێژخایان لە وڵاتانی ئەوروپی بە تایبەتی ئیتالیا و ئیسپانیا و بەریتانیا و ئەمریکا وڵاتانی کە بە سەختی گرتیان خۆ نەخۆشی درێژخانەکان پارساڵیش ئاوا بوو ئەی بۆ ئەم ساڵ نەخۆشخانەکان و تەختەکانی نەخۆشخانە و تەختی نەخۆشی چاودێری چڕ بۆ ئەمانە بەرنەئەکەوتن ئەمە نیشانی ئەوەیە کە ئەم نەخۆشی کۆڕۆنایە نەخۆشیێکی کوشندەیە بەڵام من مەبەستم لێرە بە پێناسەی مردن بە کۆڕۆنا بۆەوەی هەم هاوڵاتیان و هەم نەخۆشیان متتەفق لەسەر پێناسەیەکە گینا قسەکەی تەواو لە جێی خۆیەتی من 100% هاوڕامە سەبارەت بەوەی کە چۆنیەتی ئەو تێگەیشتنی هاوڵاتی کە پەیامم بۆ هاوڵاتیان تێگەیشتنی بەرپرسیارەتی لەسەر خۆپاراستن ئێمە ئەبێ ئەو تێگەیشتنمان هەبێ کە خۆپاراستن تەنیا بەرپرسیارەتی خۆمان نییە واتە من ئەگەر خۆم پارێزم لە نەخۆشی شەکرە جیاوازە لە نەخۆشی پەستانی خوێن جیاوازە ئەوە بەرپرسیارەتی خۆمە گەر بێباک بووم لە تەندروستی خۆم
بەڵام ئێستا گەر من خۆم نەپاراست من بەرپرسیارەتی دایک و باوک و خانەوادە و کۆمەلگایەکە وڵاتیشم لەسرە بۆیە ئەبێ ئەم تێگەیشتنەمان هەبێت و کۆتا پەیامە ئەوەیە ئەبێ بە زووترین کات ڕێگا چارەسەر بۆ ئەم دیاریدەیی دواکەوتنی موچەی پزیشکان و کارمەندان بەڕاستی ئەمانە پێشمەرگە ئاسا لە شەڕی پێشەوەی کۆڕۆنان ئەبێ لە پێش هەموو شتێک چارەسەری ئەم دۆخەی ئەوان بکرێت بۆی خوانەخواستە لە ئەوان کە نەتوانین کارەکەی خۆیان بە جوانی جێبەجێ بکەنەوە کاریگەری لەسەر هەم کۆمەڵگاکات. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ڕێبین زیخانی شارەزا لە تەندروستی حکومڕانی سپاس بۆ بەڕێستان کە لەولێرە لەگەڵمان بوو سپاس بۆ بەڕێز دکتۆر هێرش حەیدەر سەرپەرشتیاری نەخۆشخانەکانی کۆرۆنا لە سلێمانی سپاس بۆ بەڕێزت بۆ ماندووبوونت کە میشە لە ناو نەخۆشەکانیت جێگەی شانازین هەمووتان هەموو پزیشک و کارمەندانی تەندروستی و یەکەیداریەکان سپاس بۆ بەڕێز دکتۆر داناومبەر یاخود پسپۆری نەخۆشەکانی خوێن و ماندوو نەناسەکانی نەخۆشخانەی هیوا سپاس بۆ بەڕێزشتان سپاس. نێرانی خۆشەویست لە کۆتاییدا بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک هەموو بەرنامانەی لە دەستگای میدیای کورسات دەربارەی ڤایرۆسی کۆرۆنا لە پێناو پاراستنی سەلامەتی تۆی بەڕێزە وتەی پزیشکە بەڕێزەکان وتەی شارەزان وتەی هەمووانەی کە ئێمە لە بەرنامە جیازیەکانی کورسات نیوز و کورساتە بۆیەوەی بینەری خۆشەویستی ئەگوازینەوە لە پێناو ئەوەیە کە ئێمە کەمترین توشبوومان هەبێ و کەمترین گیان لە دەستدانمان هەبێ و هەمیشەش ئێمە لەگەڵ ژێوی ژیانی ئێوەین لە پێناو پاراستنی ئێوەین بەڵام ئێوەش تاوەکو ڤایرۆسی کۆرۆنا جارێکی تر پاشەکشەی پێکرێت تەواوی پابندبوونی خۆتان بسەلمێنن تەواوی ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن بۆی ئێمە هەرێمی کوردستان و شارە جیاجیەکان و هەموو هاوڵاتیانی کوردستان پارێزرا بن و هاوشێوەی کارە ساتەکانی تر هاوشێوەی هەورازون شێوەکانی تر هەرێمی کوردستان بەسەر ئەمەشانە تێپەڕبێت و کەمترین زیانی لێ بکەین تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرین هەموو لایەکتان سەلامەت بن.